لە ڕێگەم ڤیدیۆڵەوە باسی نەخۆشی تەلەسیماتان بۆ کەم کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی ئەم نەخۆشیە بۆ ئەوەی کاستی هۆشیاری دانیشتوانی جیهان بەگشتی بەرز بکرێتەوە. دیارە لە 8 پێنجی ساڵی 1994ەوە ئەم ڕۆژە دیاری کراوە بە ڕۆژی جیهانی نەخۆشی تەلەسیمیا. زیاتر لە 100 ملیۆن کەس لە جیهاندا توشبووی ئەم نەخۆشیان کە ساڵانەش 300,000 دیکەیان بۆ زیاد دەبێت 300,000 توشبووی نوێ هەیە ساڵانەکە منداڵانن. لە هەرێمی کوردستانیش زیاتر لە 3500 کەس توشبووی نەخۆشی تەلەسیمیان. هۆکارەکەی بۆ ماوەیە یا دایک هەڵگرەیە باوە هەڵگرەیە خودت هەردووکیان پێکەوە و دەستنیشانکردن یام نەخۆشیێش لە ڕێگای پشکنینی خوێنەوە دەبێت. دیارە بەداخەوە تا تەمەنی 6 مانگیش لە منداڵدا دەرناکەوێت کە ئەم نەخۆشیی هەیەیاننا. نیشانەکانی چین؟ خێرابوونی لێجانی دڵ و کەشنگبوونی لاق و قاچەکان، وەزەر هەڵگەڕان، ساردبوونی دەست و پێیەکان، سەرئێشە، لاوازبوونی گەشە و ئاوسانی سگەمە لە نیشانە دیارەکانی کەسانی توشبووی تەلەسیمیان. چی چارەسەرە؟ پێویستیان بە چاودێری بەردەوامی پزیشک هەیە و دەرمان و چارەسەری خۆیان هەیە. مەبەستمە گفتوگۆی زیاتر بکەم لەبارەی ئەم بابەتەوە بە ڕێزی برایم ئەحمەد مستەفا، سەرۆکی ئەنجومەنی باڵای تەلەسیمیای کوردستان لەستەجێ لەگەڵ من ئامادەیە. کاگی برایم زۆر بەخێر بیت. جگەلەوەی کە توشبوانی تەلەسیمیا خۆیان نەخۆشن، ئێستا چ خەمێکی دیکەیان هەیە لە کوردستان؟ خەمی وەرنەگرتنی چارەسەر، پێنەگەیشتنی چارەسەر پێیان؟ پێشەچی ئەمڕۆ یادی 8 مایس ڕۆژی تەلەسیمیای جیهانی بوو. ئێمەش وەکو هەرێمی کوردستان ئەو یادە بۆ ئەوەی یاد دەکەینەوە کە هەوڵ بدەین بنبڕکردنی تەلەسیمیا لە هەرێمی کوردستان ڕابگەینی ئینشاءالله. لە هەرێمی کوردستان ئێستا 3600 توشبووی نەخۆشی تەلەسیمیامان هەیە. بە تایبەت لە هەولێر زیاتر لە 1000 توشبووی نەخۆشی تەلەسیمیامان هەیە. ماگانە پێویستیمان بە 1200 بتڵ خوێن هەیە بۆ توشبووانی نەخۆشی تەلەسیمیا. تەنیا پێویستیان بە خوێنە یان دەرمانی دیکەش هەیە دەبێت؟ جگەر لەو خوێن وەرگرتن کێشەی گەورەتریان ئەوەیە ڕێژەی ئاسن کە لە لەشیان زیاد دەکا لە خین وەرگرتنەکەی کە ماگانە کە وەری دەگریتن. ئەو ڕێژەیەش بەهۆی دوو جۆرە پێداویستی پزیشکی دەرمانی دێتە خوارە. یەکەچیان ئەوەیە کە لە ڕێگەی حەب کە پێدەێن ئێکسجێت، دووەمیشیان دەرزی دیسڤرال. ئەمە هەرێمی کوردستان دابینی دەکات یاخود لە ئەستۆی حکوومەتی عێراقە کە دابینی؟ ئەوە لە ئەستۆی حکوومەتی عێراقە. ئەویش وەکو لە کاتی خۆی دامانگانە بۆتان دێت؟ نەخێر، ئەوە وەکو پێویست نییە. ئێستا کە وەکو برێن عەبەکە ئێستا کە عەبی بەخۆی ئینتاز دەکا حکوومەتی عێراقی، ئەوە متەوەفیرە ئێستا لە کرمان باشە، بەس کەواڵێتەکەی وەکو ئەو عەبەی نییە کە کۆمپانیای نۆڤارتس کە بەرهەمی دەهێنا. کۆواڵێتەکەی نزمترە لەو ئەوەی کە کۆمپانیای نۆڤارتس بەرهەمی دەهێنا. بەس ئێستا کە دەرزی دیسڤرال کە لە بەغدا لۆماندێ ماگانە بەردەوام نییە، لە ناو 2 مانگ لە ناو 3 مانگ بۆمان دێ، بەس کەمیەک ئەو کەمیە نییە مەقسەد کە نەخۆش بتوانی ئیسیفادە لێ بکات. باشە ئەگەر نەخۆشانی تەلەسیمیا خۆیان ئەم چارەسەر و دەرمانانە بکڕن لە نێو بازاڕەکان گرانە؟ تێچوەکەی گرانە؟ تێچوەکەی زۆر گرانە، یعنی هەتا بە خێرەمەندیش ناکرێ ئەو عیلاجەی کە برێن نەخۆشەکانمان پێویستی پێە، ئیلا دەبی لە ڕێگەی حکوومەتی عێراقی لۆمان دابین کرێت. باشە هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان چی بووە بۆ ئێوە؟ چی کردووە بۆ نەخۆشانی تەلەسیمیا؟ وەڵڵا خۆی وەزارەتی تەندروستی بە ڕێبەرایەتی گشتی تەندروستی هەردەم دەرگایان کراوە بە لە بۆ توشبووانی نەخۆشی تەلەسیمیا. ئەوان کەمتەر خەم نەبووینە بە هیچ جۆرێک لە بۆ توشبووانی نەخۆش تەلەسیمیا. ئەو عەبەی ئێستا کە برێن ئەو دا و دەرمانەی جگە لەو ئەوەی کە باسم کرد ئێستا کە هەموو متەوەفرە لە سەیدەلیەکانمان، وەکو برێن ئەو ڤیتامینات و ئەو شتانەی کە برێن لە حکوومەتی هەرێم دابین دەکرێت بۆمان زۆرە. یعنی دەتوانم برێم ئێستا کە سەیدەلیەکەی خۆمان کە برێن سنتەری تەلەسیمیا ئێستا کە پێداویستی پزیشکیمان زۆرە. بەس کەمیە ئەوەیە کە ئەمە لە ڕووی ڕێژەی ئاسن کە برێن کە باسی دەرزی دیسڤرالم کرد، ئێمە قسەڕاستی ئێستا توشبووی نەخۆشی تەلەسیمیامان هەیە ڕێژەی ئاسنی گەیشتە 13,000 یعنی یان 10,000 یان 8,000 لەبەر ئەوەی ئەو دەرزیە بەدەست ناکەوێت. باشە ساڵی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا بەناردنەدەرەوەی بەشێک لە نەخۆشانی تەلەسیمیا بۆ دەرەوەی وڵات بۆ چارەسەر، ئەو بەکوێ گەیشتووە؟ ئەوە لەسەر بڕیاری بەڕێز کاک مەسرور بارزانی بوو، چەند بڕیارێکی گرنگی بەر تەلەسیمیا دەرکرد
لەوانە کە نردنی توژبووی نەخۆشی تەلەسیمیا بۆ دەرەوە وڵات کە سەد ئەوە بوو ئێستا کە هەموو کاری ئەوەی پزیشکی و پشکنینەکانیان تەواو بووە ئێستا لە وەزارەتی تەندروستیە بەس مایە بگاتە پۆواری جێبەجێکردن. بەڵێ باشە چەند نەخۆشی تەلاسیمیا پێویستیان بەوەیە کە لە دەرەوەی وڵات چارەسەر وەربگرن ژمارەکەتان لایە؟ وەڵا خۆی داتایەکەی برێن 100 برێم داتایەکەی ئەوە نییە برێم ڕێژەکەی چەندە بەس زۆربەی توژبووی نەخۆشی تەلەسیمیامان پێویستی بەو چاندنی مۆخە. باشە چاندنی مۆخ لە هەرێمی کوردستان ئەنجام نادرێ بۆیان چونکە ئێمە چەندین سنتەری چاندنی مۆخمان هەیە. بەڵێ ئێستا کە لە سلێمانی ئەوە ئەنجام دەدرێتن بەس ئەمە داوامان کردیە وەکو هەولێر کە پایتەختی هەرێمی کوردستانە بەشەکی ئەو چاندنی مۆخە لە هەولێر بکرێتەوە داواکاریمە هەموو نەخۆشەکانمەیە. بەڵێ دەست خۆش بەڕێزی براهیم ئەحمەد سەرۆکی ئەنجومەنی باڵای تەلەسیمیای کوردستان زۆر سپاس بە زۆر سپاس لەگەڵ دەست خۆش بەخێر بێ.